ئێمە سنعاتەکەمان دەستانە بەرشیان جەدەس و ئێمەن نەمەنن کە هەرزان بیان پیسە پێ منطقە ئێمە بەرژ نمارونێ حاچی تاوەرگا خێریگی باری دوی کردی تەماتە مەکەڕونێک ئەمانێکە ئێمە کەرمیش ئیسا ئاکلاشێکە وا ئێران بەواستوان زەڕکۆ ئایی ناهینەنێ ئیناتە نەزت لەنە بەرابەر و دیناریەنێ سنعاتەکە ئێمەش کوشتە بەواستۆ ڕاشکۆ ئایۆ مانە گرچێ پێ منطقە وش سفاژ هەن ئێستا ئیسا ئڵنە قیمەتەکەش بەستەنە زەڕەکەی مەکەڕونێ پێ ئێمەش دەرەژدان پێ شەر زەرەرە نەمانە ئێستا ئەو ساقەیمی کە بینی مافەریشا دروستکردن کوڕەکەش نەنیانە یاگو وجوات چکا کە تۆ با پێ مستەقبلی منی ئەیە کە هەرمانم نەکەری پێ خزمەت و ئی خەڵکیە نەتاوانش کەروش ئێستا کوڕەکەش پانێمەوە مەتاو چونکە بەرژنی ماڕ پێش ژیانش مە بەوەڕاوێ وەرستە نیشتن بە هەرمانی تەرۆ کلاشیش مەمەنوو ئەتە خۆزاوڵێ ئێمە و کوڕێ ئێمە ئێتەنمە چامیشا کلاشامە بینێمە وەرا ئێمە نوعێ بتواتن ما بەش من و تا ئێمە هەنمی بەڵام تا ئایمەنا یەک کارە مەمەنوی هەرمانی مەمەنوو ئای تەماشاشکرا و تاوەکەراش فرە فرێش هەر فرە فرێش ئۆسە ئێمە کلاشماکردن چی دەگانێ پوست و حیوانی وەرگەش نەگرتێنمی مووەکەش وەرگەش نەگرتێنمی گردما بەکار ئاودن و سەرفماکردن و بێنەوە زەڕ ئایشی ئیسواژکردن خەڵکی ئیسواژکردن پنج مەتە بچێنێ خەڵکی ئیسواژکردن چی کلاشیە یەکەم بیان پێکەنەکەش گرتن چه ئای ئیسوایش نەکردن بیان پەرگەماکەش نیان ئایشی ئیسوایش نەکردن دووهەم ئانش کلاشەکەش چنیان ئیسواژ نەکردن پنج کەسی ئەچێنێ ئیسواژ ئەجێت و کلاشان نەکردن پنج وسە جای کلاشا دروستکردن بە پنج کرد ئێستا حەک پنج وساکەنی بەڵام مەتاوە ژیان شەمە بەراڕاوێ بە هەر پەنجۆ هی تۆ کلاشەکە مەکەوی تو کلاش و ئاوەختەیە تێی تشا هی تو کلاش و ئاوەختەیە مەکەرە نامان هەن نەمەنی نەمەنن خەریکە هەر ڕۆ نەمەنیەش ملۆ کەس ئافرەجێ دروستکەر و کوڕەکەش تااقەت وانەشە نیە سەبای وژ مرد هەرمەمەنوە هەرمەتەکەت مەتاو دروستش کەرو جەوەر و ئانێ بە ژیواژ مە بەرۆ ڕانە و مەتاوە و بە کارش باروواکە هەرمانی ژیواژ مە بەرۆ سەر مەڵێ مەترسیا بەڵام میسێ ئێ هەرمان و ئێمە چونکم قیمەتش نەمەنەن و زەڕی چانم مەکەڕکە کابرای بژیون و کردی دوکانەکەش حتا بنمارو بەڵێ بەڵێ هەروەڵا فرەتە کلاش و ئێران یامێچێنێ مەساقش کەرمیوێ پێ نسبەت و بزەڕک و ئایە پێ ئای خاسە بەڵام پێ ئێمێ کلاش و وەما دەردەمەوەرو جەکەشتی 5,000 چاوەڵ 100,000 بی وەڵانە شوێن حکوومەتەکە پەرسەماوەنەوە چ کاکە بێدی با ئیکی هەرمانەوە جیاواشم نادۆ کلاش و ئێرانی بێ چیکە هێن و ماسەر بوونێ ئەگەر بێ ئەکلاشە 75,000 کەرو 80,000 کەرۆ خەڵکەکە وما کوشوش بۆی کەروش پەکەش مەگنۆ حەج کات مەتاوە دروستشکە چونکە مە گێڕوشۆ پێش تا وەرگا کابرا دەست بارۆچن و کڵای تو کلاش مەگن و 5,000 پێش وەڵا بەڵێ ئاخە کلاشەکە ئازەڕیە مەکەن تا تۆ بژی و بنەش بەواستوانەیە کە کلاش پیلاو پۆلارە مێف هێنەکەوەمان کوشتن سنعاتەکەش کوشتن بەردنە ژیا گفتەر تا دروستش مەکەرا قۆڵبەری کەرا پێ ئایشاش بەرژماروی سێ هەرە وەڵا ئیچ جیلە لەوە ئێتە ئاجی لە دمانێ ئیچی وا مەویناوێ نەوەڵا بەرژمارو پێیان کە کلاش و ئێرانی لەوە لای برشمش